ئێمە لەو هەنگاوانەی کە دەیهاوین لە چەند ڕۆژی داهاتوو بە شێوەیەک بی بۆ ئەمە بەستا وەکو لە کۆبوونەوەکەی ڕابردووش ڕۆژ شەمە باسی ئەومان کرد کە ئێمە ڕشنووسێکمان هەیە مەسۆدەیەکمان هەیە کە نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی دەبێت بۆ ساڵی 2017 و ئەو نەخشە ڕێگایە بە گفتوگۆی زیاتر و دوایی بە ئاگاداری ئەنجومەنی ناوەند لە دەبرێتە کۆمیتەی سەرکردایەتی و لە کۆمیتەی سەرکردایەتی پاش مناقەشەکردن و زیاد و کەمکردنی دیارە ئەو مسۆدەیە تەصدیق دەکرێت کە تەصدیق کرا ئەوە دەبتە چوارچێوەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی بەیانی کۆبوونەوەیەک دەکرێت لە نێوان بەڕێز قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی فەریقی یەکێتی نیشتیمانی لە حکوومەت لەگەڵ کۆمیتەیەکی هاوبەش لە زوتنەوەی گۆڕان و لە یەکێتی نیشتیمان سەرۆکایەتی هاوبەش بۆی ئەو مۆزوعە لە نقطە نەزەری حکوومەت لە منتەلەقی حکوومەت چۆ ڕوون بکرێتەوە. ئێمە بۆ ڕۆژی بۆ ئەم مەوزوعانە دیارە پاش تەواوبوونی کۆبوونەوەکانمان لە سەرکردایەتی و ئامادەبوونی نەخشە ڕێگاکە دیارە لە ئایندەیەکی نزیک لەگەڵ برایانی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەکانی خۆمان بەردەوام دەکەین و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی دیکەش.